باشە عزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد، هیوادارم کە لە هەر گۆشە و کەناریشی ئەم دنیاە هەن زۆر باش بن، ببورن بە تۆزێ کورسەکەمی بۆ چاکەم. ئەوە لە دوو لا مەست و حەیرانم، واتە لایڤەکانم لە دوو شوێنە و هیوادارم کە بتوانم ئەم شەو پەیامەکانی خۆم بە هەموو لایەکتان بگەێنم. ڕێز و خۆشەویستی و حورمەت بۆ هەموو لایەک. هەمووتان بەخێر بن بەڕێزان، سەرچاوانی من هاتن. یاخوا بەخێر بن. بە هەموو بەڕێزان کۆ ببنەوە و کاتە دەسەکەین بە قسە و باسەکانمان خۆشەویستان. سەرەتا بە کۆمەڵێک ئەگەر و ئەوانە دەست پێکەین و دواییش ڕاستینەی ڕووداوەکان و کۆمەڵێشتان بۆ باسەکەم هەم لەسەر ئەوەی ئاکام و هەم لەسەر ئەوەی کە ئەو دوو ڕۆژنامە نووسەی کە قوبا تاڵەبانی گرتنی و پاشانیش چۆن هاتنە سلێمانی و چی بوو چی نەموتان بۆ باسەکەم و پاشانیش لەسەر هین ناوی چییە لەتیفی بەنداو دزیش کۆمەڵی قسە باسان بووە کە بزانین چەند بەنداوی دزیوە. جاڵێن ئەم لەتیفە کاتی خۆی کە وەزیر بووە خۆشەویستان ئەڵێ هەوتێتی من بەنداو دروستەکەم، پارەی چەندین بەنداوی لە عێراقا دزیوە هیچی دروست نەکردووە. ئیتر عاقیبەت ئەڵێ من لە قەڵاچۆران بەنداو دروستەکەم. وەڵا ڕۆژێک هەروە خەریکی چاقڵکە نوشتە بێ مامجلالیش لێەوە ئەڕوا کۆمەڵی خەڵکی لەگەڵا بێ ئەڵێ داوا لە هەمووتانەکەم چی هاتن چۆن هاتن بۆ قەڵاچۆران ئاوا هەر کاتێ هاتن میسکردن ناو ئەم چاڵەوە بۆی کە ئەوەی لەتیف پڕ بێت لە ئاو با بڵێن بەندەرەکەی بەنداوەکەی عەفو. خۆشەویستان هەمووتان بەخێر بێن و تۆزێکی تریش دەستەکەین بە بابەتەکانمان بە هەموو بەڕێزان کۆ ببنەوە. بەداخەوە لێرا کێشەیەکێ لەم لایەنە نازانم بۆچی ئەوم پێ ناخۆشە. ئەوە چییە؟ دیارە کێشەیەک لەو ماڵپلە و لەو ئەکاونتەی ترا هەیە کە نەیهێشت لایڤەکە بکەم، پێ ناگەم بۆچی. ڕاستێدا نەیهێشت، بەرحاڵ کێشە نییە. بەرحاڵ ڕێز و حرمەت بۆ هەموو لایەکتان، هیوادارم کە زۆر باش بن بەڕێزان. ئەچمە ناو قسە و باسەکان و وردە هیوادارم کە بتوانم کۆمەڵی حەقایق بۆ هەموو لایەکتان دەرخەم و کۆمەڵی قسە و باس بڵێن، چونکە هەمیشە لە دوا جارە ئەبێ ڕاستیەکان سەرکەوتن بەدەست بێنن و ئەبێ خەڵکی گوێ لە ڕاستیەکان بگرێ، نە قسە و باسی ئەو ماڵپەڕ و پەیجە دۆڕاوانەی سەر بە پارتی وێشێتین و ڕۆژتا ئێوارە و شەو تابیانی خەریکی درۆدەلەسە و خەریکی ڕیاکارین و ئەیانوێ بە خەڵووس ڕوخساری ڕەشی ئەم دەسەڵاتە سپی بکەنەوە. سەرەتا ئەمێ ئەوە بڵێن بۆچی یەشێتی لە دوێنێەوە نوتقی لێ بڕاوە. هەمووتان بەخێر بن سەرچاو. کێشەکەی چییە؟ بڵاو نەکردنەوەی وێنەی ئەو ئۆتۆمبیلەی کە تەقیوەتەوە هەساون لەبری ئەوە وێنەی شکیان بڵاو کردەوە لە میدیاکانی یەشێتیەوە کە ئەو وێنەیە ئۆتۆمبیلی کەسێکە بە ناوی مەحەممەد چەوری و ڕووداوەکە هینی مانگی 5 و توانیویانە کۆمەڵی خەڵک چاواشەکەن، بەڵام دوجار ڕاستیەکان بۆ خەڵک دەرکەوت و ئەو ئۆتۆمبیلە هیچ پەیوەندیەشی بەسەر هینەوە نییە، بەسەر ئەوەی دوێنەی ئاکامەوە نییە. بۆیە هەتا عزیزان بڵاو نەکردنەوەی ڕووداوەکانی ئەو شوێنە و زانیاری ود لەبارەیەوە بەڕاستی لە شوێنی تەقینەوەکان بۆ خۆی جێگەی گومانە. هەتا ئێستا ئەمانە نەیانتوانیوە هیچ شتێک بکەن. من ڤیدۆیەکم بینی کە پەیامێری ڕووداوە چێتە شوێنەکە لەگەڵ ماتۆستوارێکا قساکات باسی ئەوەکە کە ئەمانە سەعاتی ئەو نەهاتوون و ئاوا و کۆمەڵێت تەقە کراوە و دوایی ئەو ڕویاوە بە کۆپتەر ڕۆشتون و ئالم بابەتانە. بۆیە بۆ کەسێک کە لەو مۆسوعانە تێگا ئەزانێت کە شێواسی برینداربوونی ئەمانە ناچێت لەگەڵ مینی چێنراوە بەڕاستی یەک ناگرێتەوە، ئەوەی کە ڕۆیشت بوون و مینیان بەسەرا هین بووێ بەسەرا لە ژێرا تەقیبێتەوە. زۆر کەس پێیان وایە واتە ئەگەری ئەوەکەن کە ئەمانە لێیان درابێت. باشە، بەڵام من بۆ خۆم پێم وانییە ئەمانە ببێ هیچی، لەبەرەوەی کە ئەمەوێ ڕاست و ڕەوان وردە بڕۆمە ناو مۆزوعەکان و هەمووتان بۆ باسکەم. پاشان ژمارەی ئەم بریندارانە کە خۆی ئەیە لە 8 کەس ئەمە ناکرێت لە سیارەکە یا لە دوانی شاجێگیان بێتەوە. من نازانم سیارەکانی ئەمان چۆمە، بەڵام ئەوە هەموو خەڵکە بریندارە کە هەیەە وردە بەردی بەرکەوتووە هەیەە ئەوەی بەرکەوتووە هیچی ناکاتە ئەوەی کە تۆ بێت ڕاستیەکە لە خەڵک بشاریتەوە وەکو ئەزاین کە کەسێ شەید کراوە و ئەو ئاکامەیش کە
هین بووە کە بە هەدەف گیراوە ئەویش ئەوە حاڵەکەیەتی کە پێم وانە دەرچێت. دوێنێکە من ئاگادار بووم کۆماندۆ تەوقی خەسەخانەکە یا بوو یەو نەخۆشخانەی کە فارۆق کە ئەم بریندارەی لێیە و دواییش ئەوە بوو کە ئەو شوێنیان سپات بە ئەوانیان کێشایەوە ئەویش پاوەڵ تاڵەبانی ئەوەی کرد و جەماعەتی سەرخێڵی ئاسایشیان هێنا کە لەوێ ئەوانە بتوانن پاسەوانی ئەو شوێنە بکەن. هەتا کۆمەڵێک گومان هەبوو دوێنێ گەڕانەوەی لەتیفی بەنداودەز و شاناس لەگەڵ هاتنی ڕێیان کردانی بۆ سلێمانی و ئاوا بۆ سەریعێ لە دوای چەند ڕۆژێک ئەم سەر و کۆمارە گەڕاوەتەوە بۆ سلێمانی بەبێ ئەوەی هیچ کەسێک بەرەوپیری بڕوە ئەوەش بۆ خۆی جێگەی گومان بوو کە ترسێک ناوێکێتیا هەبوو بۆ ئەوەی کە بە یەکدادانی هەبێ لیواکەی هێنا بووە بۆ سلێمانی و لەگەڵ حەشتی کلدانی ئەوانە بتوان شتێ بە شتێ بکەن بەرەنگاریە بکەن ئەگەر ڕووداوێکی ئاوا هاتە پێشەوە. هەتا هەتا ئێستا کەس باسی ئەوەی نەکردووە کە پاڤێڵ چۆتاران ئایا چۆن بووە چی بووە بۆچی هاتووە لەسەر ئەوانە کەس قسە باسی نەکردووە. پاشان خۆشەویستانی من یەکەم جار کە میدیا یەکێتی بڵاویان کردیان دوو شەهید هەیە، بەڵام تا ئێستا شەهیدی دووەم بوونە و دیار نییە و کەس نازانێت کێیە، تەنها شەهیدێکەیە کە خەڵکی کەرکووکەوە ئەمڕۆ تەرمەکەیان بردەوە بۆ مەنزڵگای خۆی و ئەوەی ئاکامیش کە ئەیبینین لە خەسەخانەکەیە دواییش لەسەر ئەوە قسە باسمان نەبێ. عزیزان ئۆپەراسیۆن لەو شوێنە گوای مینەکەی لێ تەقیوەتەوە هەمیشە کاتێک لەو مەنتیقانە ئۆپەراسیۆنەکرێ هەم بەهاوبەشی ئەکێ لەگەڵ حکوومەتی عێراقیە، بەڵام ئەمان کردویانە نە حکوومەتی عێراق ئاگای لێ ناو پەیمانەکان ئاگیان لێ بووە، حتا ئاسایشی گەرمیان و فڵانە فیسارەکان ئەمانە هیچیان ئاگیان لەم گروپە نەبووە کە چوون بۆ ئەو شوێنە. ئەو نشی کە من خەبەرم هەیە لە چەند ڕۆژی ڕابردووە وەهاب هەڵەبجەی دەستی کردو بە کۆکردنەوەی چەک لە باخەکەیە لە ترسی ڕوبەڕووبوونەوە لە پاڤێڵ، چونکە ئەمری فەسڵکردنەکەی دەرچووە لەلایەن ئەوەی ئاسایشی گشتیەوە و هاوپەیمانەکانیش ئامادە نابن کە هیچ کارێک لەگەڵ ئەم ترۆریستەیە بکەن کە وەهاب هەڵەبجەییە کە کەسێکی ترۆریستە بەڕاستی و کاری زۆر نائینسانی نابەجێیەکە و کەسێکی وحوشە. عزیزان خۆشەویستانی من بەر لەوەی کە بتوانم ڕاستیەکان بە ئێوە بڵێم بەڕاستی لە ناوێشێتیە تەواو بێسەروبەری زاڵە لەژێر دەستی ئەم هێزە شڕەخۆرانەیە هیچ کەسێک لەو دەڤەرەی سلێمانی و دەوروبەریە لە سەر و ماڵی خۆی دڵنیا نییە. هەموو ئەو کەسانی کە تۆزێک هێزیان هەبێ کە ناوێکیان هەبێ کە عینوانێکیان هەبێ هەموو ئەمانە ترسیان لە ترۆرکردن و لە ناوبردن و تەسفێکردنی خۆیان هەیە و خودی پاڤڵ خۆشی سیقەی بە هیچ کەسێ نەماوە هەر شەوە لە جێگایەک ئەخەوێ بۆی کەس پێی نەزانێت. ئەمە حاڵی پاڤڵی جەلات تاڵەبانی و قوباد و ئەوانەیە. هەر دوێنێک کە من ئاگادار بووم تا دوای تەقینەوەکە مەفرەزەیەکی دژە تیرۆری گەرمیان بە سەرپەرشتی کەسێک بە ناوی دڵشاد کە ملازم ئەوە لە پێم وایە چۆتە شوێنی تەقینەوەکە ئەوە هیچ ئاسەوارێکی تەقینەوەی لەو ناوەیان نەبینیوە و نەبووە. و ئەمەشتان پێ بڵێم کە هەر ئەم ئێوارەیە کە ئێستا لەگەڵ ئێوە قساکەم وەهاب هەڵەبجەیی و هەیئەی دژە تیرۆ لە دەباشان کۆبوونیان کردو لەگەڵ پاڤڵە ئەمەش حاڵەکەیانە لەبەرەوەی ترسیان لە هەموو شتێکەیە. عزیزان خۆشەویستانی من حتا من لە وتەیەکە وتم کە پێویستە دژە تیرۆر لە هەڵوەشێ، چونکە بەڕاستی ئەم دەستگای دژە تیرۆرە بووە بە بەڵا بۆ سەر خەڵکی کوردستان و حتا بۆ سەر سەرکردایەتی یەکێتی و بۆ سەر ئەندام و کادری یەکێتی. هێزە ئەمنیەکانی کە سەر بە یەکێتین خۆشەویستانی من هەمویان ڕقیان لە یەکە، هەمویان چاڵبۆیەک هەڵەکەن، هەمویان مەسەلەن شیرروتیر لە یەک ئەکەن، هیچ کەسێکیان نییە ڕقیان لە یەکتر نەبێ، هیچ کەسێکیان متمانیان بە یەکتر نییە. خۆشەویستانی من لە ئاسی دنیای هێزی ئەمنی ئەبێ متمانە لە بینیانە هەبێ، بەڵام ئەمانە بە هیچ جۆرێ متمانە لە بینیانە نییە و هەر هەمویان ڕقیان لە یەکە و هەمویان لە یەکتر ئەترسن و هەمووی چاڵ بۆ یەک هەڵەکەنێ و بەڕاستی لە ناوێشێتیا بەڕەڵاخانەیە کە کەس بە کەس نییە، هەموو سەرکردایەتی و کادر و ئەندامێشێتی سەری پێشۆڕ کراوە و پاڤڵی جەلات تاڵەبانی ئەمێشێتی لە ڕێگۆڕیشەوە دەرهێناوە و بە تەواوەتی ڕسوای کردووە و شاناز و لەتیفە بەنداودز لەگەڵ قوبادا ئەو پۆسەی بردە بە یارمەتی پارتی لە بەغا و شانازی ئیشی بەمانە نەماوە لە سلێمانیە بۆ خۆی ئەچێ لەوێ ئایکی ئەوانە ئەبا بۆ دزی و بۆ تاڵانی بۆ پارەکۆکردنەوە. لەبەرەوە خۆشەویستان لە مەلا بەختیارەوە بیگرە هەتا هەموو سەرانیەکێتی هەر هەمویان ترسیان لە خۆیان هەیە کە شەوێ بن بەسێنەوە بیان کوژن، چونکە بۆ لەبەرەوەی ئەم باندانە
ئەم گروپە ترۆریستیانە ئەم بەناو نازانم دەستگای زانیاری و بەناو نازانم دژە ترۆر و بەناوشی ئەمانە هەموویان تەنیا و تەنیا سەرقاڵی یەکتر کوشتنن. بۆیە لێرەوە ئەچمە سەر زانیاریە تایبەتەکانی خۆم لەسەر ئاکام عومەر، هیوادارم کە بتوانم ڕاستیەکان بە هەموو لایەکان بگەێنم کە دوو ڕۆژە لە دەیان و سەدان جێگاوەشتم بۆ هاتووە، بەڵام توانیمە حەقایقەکان بەدەست بهێنم، نەک ئەو قسە و باسانەی کە ئەم میدیانە ئەیکەن لەخۆ بێسەر و بەر و بەبێ ئەوەی کە بزان مەسەلەکان چیە و چی نییە. ئەموێ سەرەتا ئەوە بە هەموو لایەکتان بڵێم خۆشەویستانی من، ئەوەی کە بەسەر ئاکامە هات دوێنێ دوور و نزیک پەیوەندی بە داعشەوە نەبووە و نییە و ئەسڵ و ئەساسی نییە. هەر کەسێ لەم ڕووداوەیە باسی مەسەلەی داعش و کێوماڵکردنی داعش و ئەمانەکە تەنها و تەنها پێ بڵێن خوا قەوەتی بابە خۆت و بۆ درۆزە بەلاعەکانن، لەبەرەوەی هیچ ڕەبتی بۆ مۆزوعۆ نییە بەڕاستی. سەرلەبەری ئەو قسانە درۆیە باوەڕی پێمەکەن کە باس لەسەر مەسەلەی داعش و چوونی ئەم گروپە بۆ داعش کە باسی ئەکات، نە ئۆپەراسیۆن لە ئارایە نە هیچ، بەڵکو هەموو ئەم ڕووداوانەی کە ڕوودەن تەصفیه حساباتە، چ ئەوەی هەولێری هاوکار کە ڕوویە و چە مرادکانی کوردەیی وەچە ئەم ئاکامە و زۆری تریشی بەدوایەت کە ئەمانە یەکتر ئەکوژن. کاتی خۆی وتم مێشێتی وەکو باندێکی مافیایی لاتەوە خۆشەویستان، وەکو چۆن کۆمەڵی فیلمی کابۆیی هەبوو هەمویان بەیەکەوە گروپێک ئەچون بۆ دزی و تاڵانی، لە دواییە کە بانکەکەیان ئەبڕی کە دزیەکەیان نەکرد لەسەر دزی و لەسەر ئەوانە ئەبوون بەهینی ئەبوو بە شەڕیان و یەکتریانە کوشت و پارەکەش ئاوای برد. سەرانی یەکێتی ئێستا بەڕاستی ئاوایان لاتووە کە یەکێتی سەرانی نەماوە بەڕاستی پاڤڵ و ئەو گروپە بارزی خۆیان چیان دوێیکەن و سەر بە هەمووی شۆڕ کراوە، هیچ کەسێک نییە بەڕاستی لە حەنا ئەم کابرایە هیچ قسێشی هەبێت. خۆشەویستانی من، ئەگەر داعش کاری وای بکردایە هەم ڤیدۆیان بڵاو دەکردەوە و هەم وێنەیان بڵاو دەکردەوە و بە هەموو دنیایانەوت ئەیان و ئێمە و کارەمان کردووە، بەڵام داعش نەهیلە و مۆزوعاکە لەبەرەوەی ئاگای لێ نییە و داعش لە ناوچەیە بوونی نییە. هەر لەو کاتەیە کە ئەم شتە بووە لەو کاتەیە جەلالی شێخ ناجی لەگەڵ هیوای مدیری ئاسایشی سلێمانی لە کەلارا بوون، هەر لەو کاتەیە کە ئەمان ڕۆشتون بۆ شوێنە، ئەمە بۆ خۆی بەرنامەکانی ڕوونەکە چۆنە چۆن نییە. وەکو وتم ئەگەر ئۆپەراسیۆنێکی وا هەبوایە بێگومان بە ڤیدۆ بڵاوێ کردەوە داعش و ئاوا بۆ داعش خواخواتی بۆ شتێکی وا کە بیکە بە مرچی خۆی، ئێستا جای وای درۆیشەکە هی ئەو نیێڵی هی منە لەبەرەوە ئەسڵ ئەساسی نییە. بۆیە ئەمانە کە چوونەتە ئەم جێگایە هیچ کەس ئاگادار نەبووە. ئەگەر ئۆپەراسیۆن بۆیە دەبایە هاوپەیمانەکان ئاگادار بوونایە، عێراق ئاگادار بۆیە، ئاسایشی گەرمیان و کەلار و چۆچۆ و هێزی نازام ستور و ئەمانە ئاگادار بۆیە، لەبەرەوە ئەمانە بەس خۆیان ڕۆشن ئەم گروپە بەیەکەوە ئیشەکەشیان چی بۆ ئێستا بۆتان باسەکەمە. خۆشەویستان، ئاکام ئەو کاتە کە ئەم شتە ڕوویاوە بەر لەوە بابڕین لە بەغداد بووە. کەسێک کە جێگیرێتی ناوی دیارە تەلەفۆنی بۆ کردووە بۆ ئاکام کە بێتەوە و بڕوا بۆ ئەو شوێنەکە تەقینەوەکەی تیا بووە. ئاکامیش هەڵ ئەسێ بە کۆپتەر ئەچێ بۆ ئەوێ. ئەگەر بۆ نمونە ئەو کۆپتەرەی کە پێی چووە هەر بەوەش بە مردووی و بە چوزارم هێنایەتەوە بۆ سلێمانی، ئەگەر وانە بۆیە ڕەنگە هەر هیچ بەرگەی نەگرتای ئەم دوو ڕۆژێش بمێنێتەوە کە ئەوەش دەسەر ئەوەش قسە باسەکە. لەبەرەوە خۆی بەسیارە نەچۆ بووە، بەڵکو بە کۆپتەر چووە، هەر بە هەمان کۆپتەریش بە جەنازەی هێنایەتەوە بۆ خەسەخانەی فاروق. قسم لەسەر خەسەخانەی فاروق، ئەو خەسەخانەی فاروقەیە کە هەر ئەم ئاکامە چووە سەر فاروق، سوکایەتی پێکرد، بێحورمەتی پێکرد، چووە سەر حەمەی کوڕی، تەنانەت پێڵاوەکانیش و گۆریەکانیشیان دزی بووی حەمەی کوڕی فاروقی مەلا مستەفا ئەم ئاکامە چووی. ئێستا خۆشی لە خەسەخانەکەی ئەوە کەوتووە، ئەمە ڕۆژگارە بەڕاستی چی دەکەین. بۆیە ئاکام لە بەغا ئەبێت دیار کە جێگیرێتی تەلەفۆنی بۆکە کە بێتەوە بۆ ئەوێ و ئەویش بە کۆپتەرێک ڕێک هەڵەسێت و ئەڕوا بۆ ئەو جێگەیە کە هەل لە کۆپتەرەکەدا بەزێت و ئەڕوا بەرەو ئەو سیارەی کە بۆیان داناوە تا سوار بێ. کاتێک سواری سیارەکە بووە لەگەڵ داخستنی دەرگاکەیە سیارەکە تەقیوەتەوە. ئاکام بریندار بووە، بەڵام بە قاچی خۆی دابەزیوە، ڕۆیشتووە بۆ ئەوەی ئەو سایقی کە ئەو کەسێک کە لە پەنایەتی دەری بێنێ یارمەتی بدا لەو کاتێشە ئەوەی دووهەم ئەتەقێتەوە و بە تەواوەتی ئەم ئاکامە وێرانەکە و ئەو کوڕە ئەکوژێەوە، ئەویشی کە لەگا چەکەزیکە بریندار ئەبێ. واتە عەزیزان و خۆشەویستانی من، ئەم ئۆتۆمبیلە کە ئاکام سواری بووە TNT ڕێژ بووە خۆشەویستانی من، واتە TNT ڕێژ کراوە، واتە تەقینەوەکە لە ناو خودی ئەو سیارەیە بووە کە ئەم کوڕا تێی چووە. دیارە
شتەکە لە دوو سیارە ئاوا بووە یان ئەوانەی کە لە دەوروبەرا بوون ئاوا تەقیوەتەوە پێیانە ئاوای لێکردوون جا ئەوە ئەم TNTە یا ئەم تەقینەوە لەناو ئەم سیارانەی ئەمانەیە چیەکە ئەوە بۆ خۆی ئەکرێ مەسەرەن دەستەیەشی بێلایەن بڕوا لەو مۆزوع بکۆڵێتەوە بۆ ئەوەی باشتر ڕاستیەکان بۆ کۆی کۆمەڵگا و بۆ مێژوو دەربخە هەتا ئێستا نەیان هێشتووە هیچ کەسێک لەگەڵ بریندارەکان قسە بکە و بە تەواوەتی ئەمانەیان شاردۆتەوە عەزیزانی من بۆیە هەمووشمان کۆمەڵێشمان بیستووە کە بەڵێ ئەوە ڕاستەکەیەتی خۆشەویستان چونکە لەو شوێنە تەقینەوە نەبووە سیارەی ئەمان هەمووی دەرعا هەموو تەقینەوە بەژێشی ئابراونە تاسی لە سیارەوە ئەوە ناکە لەبەر ئەوە ئەمان کە سوار بوون ئەم TNTە ئەم تەقینەوەی لە ناو سیارەکەی خۆیان نابووە بۆیە ئاوای لێکردوون لە ناو سیارەکانە چۆن دانراوە پێیان بووە چی بووە وەرحاڵ ئەمە بەخوا نەتەقیوەتەوە نا ئەو سیارەیە نەکەس کاتۆشای پێوە ناون و نەکەس فڵانە فیشاری لێکردوون و باڵکو ئەم تەقینەوە لە ناو سیارەکانی خۆیان نەبووە کە لە کۆپتەرەکەدا بەزیە شەسوە سیارەکە ئەبێ تەقێتەوە پێیانەوە کورت و کەرمانجی ڕەنگە بۆ شیانزیا کرا بڵێ هەژنۆ کەس بریندارە چی ئەڵێ وایە خۆ کەس بریندارەکانی نەبینی و هەمووی بەیەکەوە یەک دوانێ بینراوە پێم وایە نازانم هەمووی نەبینراوە لەبەرەوە ناو سیارەکە بووە لە دەرەوە بۆی دانەرراوە ئەوە نییە بڵێ وەڵا ئەمە سوا سیارەکە بۆ بەسەریا ڕۆیشتووە و تەقیوەتەوە چی و ئالەم بابەتانە ئەسڵ و ئەساسی نییە ئەوەی کە من پێتان دەڵێم لە سەدا بێ ئەم لاو ئەولا من ئەزانم یەکێتی نیازی چیە یەکێتی ئەوێ بڵێ ئەم سیارانەی ئەمان TNT خۆیانی تیا بووە دەستکاریان کردووە چونکە ئەو کوڕی کە شەید کراوە کەسێکە کە شارەزایی هەیە لە ئیشکردن بەخۆی و ئەو پلایسەکە پێوەیەتی ڕسمەکەشی بڵاو بۆتەوە شازایی لەوە هاگوایە پیانە تەقیوەتەوە ئالەم بابەتانم بەڵام ئەو TNT چیەکە لەویا چێ دایناوە چۆنە ئەوە خۆیان دیارە یاریەکە بەڕاستی یاریەکە ڕوونە یعنی ئەم ئاکامە و ئەم کوڕە گەلەگەڵیان ئەم تیمە ئەوەندە نەشارەزا بوون ئەم TNT شنە ئەم سیارە تەقیوەتەوە بەڵام نەیانزانێ مەسەلەکە چییە ناچاوە ڕاستەکەم یاریەکان هەمووی ڕوونە لە حەقەتا خۆ ئەم هەموو ڕووداوە لە خۆ ڕوونادا خۆشەویستان ئەوە جاتن لە 9 نەفەر کراوە پەکەکە لە مەتیقی سێمانیە ئەمە هاوکات لەوێ ئەمە مرادکانی کوردایی ئەمە نازانم ئەم کوڕی ترکە ئەمە ئاکام بۆ خۆی یاریەکان ڕوونەکە یەکێتی لە چه حاڵێکە خۆشەویستانی ئەوەی کە سیقە بێ وەهاب بە ئاکامی نەبووە و ئاکام بەوی سیقەی نەبووە چونکە ئەم وەهابە پێی وا بووە کە ئاکام ئێستا هەپیای شێخ جعفەرە یعنی هەموو ئەمانە ڕقیان لە یەکەوە چاڵ بۆ یەکتر هەڵەکەن خۆشەویستانی من باش نییە وەهابی زۆرڕقی لەم زەلامە بۆ بەڕاستی هەموویان ڕقیان لە یەکە ئەمانە باوەڕکە پاڤڵ و قوبات سیقیان بە یەکتر نییە عەزیزانی من پاڤڵ و قوبات سیقیان بە یەکتر نییە بۆیە ئاکام جێگەرەکەی کە ناوی دیارە خەڵکی کەرکووکە لەم ماوەیە بوو بە شەڕیان لەگەڵ ئاکامە لەبەر ئەوەی ئاکام محاسبەی کردبوو کە بەدزی ئەوەوە ئەچێ لەگەڵ پاڤڵا دانیشتنەکە و پاڤڵ کۆمەڵە دەسەڵاتی یابوویە و ئەتوانین بڵێن کە ئەیویست پاڤڵ ئەیویست دیاری ئامادە بکە بۆ جێگرەوەی ئاکام لە دوایە ئەو بکە بە سەرۆکی ئەو کۆماندۆیە چیە ئەلم بابەتە کەچی ئەو کاتە کە لەوێ ئەبێ ئەم دیاریە ناچێ لەگەڵ ئاکاما سەرکەوێ بەڵکو ئاکام و ئەوان سەرەکەون ئاوان لێ دیاریۆک و بەزەشی بەرەن بۆی دەرەچێ و هیچ کێشێکی توش نابێت کە لە ڕاستیە ئەویش لەوێ بووە خۆی تەلەفۆنی بۆ ئاکام کردو کە بڕوا بۆ ئەوێ و بە کۆپتەر ڕۆشتۆ بۆ ئەوێ دۆشەکەوایان لێ کردو هەر بە کۆپتەر هێنایەتەوە بە خەسخانەی فاروق بە سێمانی ئەوێ Welke app wil je dat ik open? بۆیە ماوەیەکە پاڤڵ ئەم دیاری هێناوەتە پێشەوە و زۆرێن دەساڵەکانی ئاکامی وەرگتۆتە یایەتی بەم و ئەمما جێگەی متمانەی پاڤڵ بووە جێگەی متمانە چییە مەسەلەن ئیتر بەکارێنە هێنن بۆ لە بەرامبەر تا بەکارێنە هێنن ئیشیان پێکەن تریان پێ و دوایش خوانیان کوژ لەنیان بەر و تەواو ئاکام ئێستا مێشکی با بڵێن سەری چاوی ئەم ئەنیشکەی بە تەواوەتی ئەژنۆی خوارەوەی بۆ خۆی لایەکی ئەمەی گۆشتشی پێوە نەماوە ئاوا لە خەسەخانەکەیە وەسعی بە تەواوەتی خراپە و ئەوەی کە من پێم گەیشتدا هەواڵەکە تیمێک هەتۆدە سەری کە خەڵکانی شارەزا و دوتۆرشت و پسپۆرن لە ئەڵمان و ئەوانەوە عەلەساس هاتووە سەری بەڵام هەموو چاوەکان لەوەیە کە پێناچی ئەم کوڕە بتوانێت زیندوو بێتەوە و ئەگەر زیندویش بێتەوە بە نمونە ڕەنگە هەر لەسەر عەرەبانە بێت یا چوزانم شیشی ئەلبەتە بەرە وایە بە جۆرە بۆیان داناوە کە بەڕاستی لەناو بچێت بە جۆرە بۆیان داناوە کە لەناو بچێت و بەڕاستی لە ناویشیان برد و تەسفیان کرد
بۆیە ئەمە ڕاستی مۆزوعەکەی خۆشەویستان کە هەموو لایەک بیزانێ و بۆ ئەو کەسانێکی کە ئێستا هاتنە جلۆپیان دەڵێم کە ئەم دیاریە کە جێگرێتی لەگەڵ ئەم گروپە تەلەفۆنیان کردو بۆ ئاکام کە لە بەغا بووە کە بێتەوە بڕۆن بۆ ئەم شوێنە ئاکامیان هێناوە و من ئەیشتوانم ئەو ڕاستیە بۆتان بڵێم بۆیە ئاکامیان بردۆ بۆ ئەو شوێنە ناوی بەرن بۆ ئەوەی وەکو ئەوەی هەولێری لێ نێ ئەوەی هاوکار بۆیە بڵێن وەڵامە داعشە یعنی مەیدانەکە مەیدانێکی باشە بۆ تەسویە ئەڵێوە داعش بووە یاڵێتە تێتێ ناو سیارەکەی خۆیان نبووە تەقیوەتەوە پێیانە شتێکی ئاوایەکێتی ئەم بابەتان ئەم درۆیانەکە بەڵام بەڕاستی لەو شوێنە مەجالێکی باشەیە بۆ تەسویە لەبەرەوەی کە گوایە دەو ناوە داعش هەبووە یا تەنگە تەقینەوەی هەبێ لەمەتەوە بەڵام ئەمە ڕاستیەکەیەتی کە ئەم کوڕە لەگەڵ لە کەوتەرەکەدا بەزێ سوا سیارەکانە بن ئەتەقێتەوە پێیانە لەبەرەوەی لە ناو سیارەکانی خۆیانە TNT تیا بۆ دانراوە پێشتر باشە جایتر چۆنتیایەتی ئەویان من نازانم مهمەوەیە ئەمە حقەتەکەیەتی مهمەوەیە ئەم کوڕانە نە لێیان دراوە نە بەسەر تەقینەوەشتا ڕۆشن لغم و ئادەم بابەتانەیە بەڵکو خودی تەقینەوەکە لە ناو سیارەکانی خۆیانە دانراوە و ئەوە تەقیوەتەوە پێیانە کە لە ناوی بردووە و ئەو کوڕە شەید کراوە و ئاکامیش ئاوای هاتووە ئەوە ئەمە ڕاستینەکەیەتی لێرەوە پەیامێکم هەیە بۆ هەموو گەنجانی کوردستان بەڕاستی عەزیزان خۆشەویستان دایکان و باوکانی ئەم هەموو گەنجە با کوڕەکانتان وەکو زوهێری لێ نەیەت با وەکو هاوکاری لێ نەیەت مەهێڵن ڕۆڵەکانتان ببن بە پیاوی ئەم چەتۆ دزانە مەهێڵن ئەمانە ببن بە پیاوی پاڤڵ و قوباد و شاناز و ئارەم بابەتانە ئەوان ملقەویکەن و دزی و تاڵانیکەن بە کوڕەکانی ئێوە ئیشکەن ساڵانێ پیاویان پێ بکوژن دزیان پێکن بێحلم تعدا لە خەڵککەن لە دواییشە یا لە شوێنەکە بکوژێن یا خۆیان تەسفیەکەن و جەنازەکانتان بۆ بنێرنەوە مەهێڵن کوڕەکانتان بێ بە پیاوی ئەمانە بابە ئەمانە کۆمەڵی خەڵکی پیاکوژن کۆمەڵی خەڵکی خوێڕین گەنجێک ئەچێ دوای ئەماناکەوێ یەک سیلاحیێنی و خۆی ئاوالیەکە و عینەکی ڕەنەشاوەکە و دەستەکە مەسەن گەنجە مراهقە هانی ئەدەن و فێری کۆمەڵەشی ئەکەن ئەویش خۆی لێبێ بە شتێکی عەجایب و غەرایب و گوایە بەسەر باناسەرەکەی و ئەمێکە ئەوەکە لە دواییشە لە کونێکە تەختێکەن و ئەیکوژن و ناوی ئەبەن یا تا پیاوی پێکوژن پێکوژن تا دزی پێکەن دزی پێکەن تا تعدای لە خەڵک پێکەن لە دواییشە یان لە هەموو ئەوانە ئەکوژێ یان خۆیان تەسفیەکەن ئەمە بەداخەوە ڕاستیەکەیە بۆیە من لێرەوە داوان لە هەموو ئەو دایک و باوکانە ئەکەم مەهێڵن کوڕەکانتان ئەوە بن ژنەکان مەهێڵن هاوسەرەکانتان بە پیاوی ئەم چەتە دزانە ئای بە ئینسان پیاوی پاڤڵ بێ ئای بە ئینسان پیاوی قوباد بێ خۆشەویستان زۆر کەسەیە باسی پاڤڵەکە بەڵام پاڤڵ کەسێکە کە کەسێکی ڕەشۆکیە هەرچێک بێ هەر ئەو دەقەیە کە قسەیەکە دوایی هیچ نییە بەڵام ئەوەی کە ئێستا لە ناوێکێتیا زۆر تاوانکارە قوبادی جەلاتەڵەبانیە قوباد ئینسانێکی ژێرەیە و ئینسانێکی ساختەچیە و جێگەی متمانە نییە زیاتر پاڤڵ متمانەی هەیە لە قوباد من باش ئەوازانم خۆشەویستم چونکە قوباد کەسێکی گەمژەیە بەنمونە هەر ئەو قسانە کە لەوێ ئەیکات و تەواو ئەڕوا سەد جوێنی بەرێ دوای هەفتەیەک هەر بە خیاڵیشیان هەیە بەڵام قوباد بە پێچەوانەوە ئینسانێکە پیاوکوژە ڕۆژنامە نووسگرە و ئەمە تعداچیە و دز و جەردەیە و هەموو کارێکی نەشیاوەکە ئەو قوبادی جەلاتەڵەبانی لەبەرەوە ئەبێ هەموو کەسێ قوباد بناسێ و قوباد تاوانکاری ئەسلیە لەم ڕووداوانەیە و قوباد زۆڵانە ئیشەکانیەکە بەڵام وەکوتم پاڤڵ ئینسانێکی گەمژەیە خۆشی نازانێت چیەکە و هەم خۆی ئاوانێ کردووە و هەم مێشێتی و ئەندام و کادەکەشی و مێژۆکەشی هەر هەمووی ڕسوا کردووە ئەمە واقعەکەی خۆشەویستان لەبەرەوە گەنجەکان دوای ئەمانە مەکەون عەرەبانچیوی باشەوە لێبی بە پیاوی پاڤڵ و قوباد ئێوە مەبن بە دەستگای زانیاری مەبن بە دژە ترۆری پیاوکوش مەبن بە گروپەکەی نازانم کۆماندۆ ئالم بابەتانە بڕۆن ژیانێکی شەرافەتمەندانە بکەن باوەڕکە من لێرەوە ڕووەکەمە هەموو ئەوانەی کە کۆماندۆن وەڵڵا ئەم ئاکامە بە سیارەکەی بەو سیارەی بۆیان داناوە تەقینۆ ناو ئەم سیارەیە بووە ئەو کوڕەوای لێ هاتووە و ئەوەشی کوژاوە زۆهێر وەڵڵا هەر بە هەمان شکڵ کوژاوە ئەمانە ئاوان خۆشەویستان ئەمانە ئاوان هەتا پێخۆ بەبە ئەمە مێژوویەکێتی هەروە بووە بەڕاستی بەڵام ئێستا ئەمانە زۆرتر گەورەیان کردووە کاکەم سەرۆکی حیمایەکانی جەلاتەڵەبانی کە لە ئاڵمان لە لای مام جەلال بوو کە نەخۆش بوو کاتێکە گەڕایەوە هێرۆ کوشتی لەبەرەوەی چوو بوو لای کۆسەد و توی مام جەلال مردووە ئەوە بوو هێرۆ لە بەیانێک خەڵکی بۆ ناوماڵەکەی خۆیان کوشتی سەروەتی ناوبوو چی ناوبوو کوشتیان
تەواو ئەمە مێژوویەکێتێ بەڕاستی لەیلا هەر هێرۆ کوشتی لەیلای کورسات کە قسە و باسێک کردو هەواڵی خوێندو ئالم بابەتە بەدەیان نمونەمان لە بەردەسایە ئەمان تەسفیان کردووە لەبەرەوە من داوا لەو گەنجە جوانانە ئەکەم ئێستا زوهەیرە گەنجێکی جوان حیف نییە تۆ چی بووی بەم کۆماندۆ ئالم بابەتانە چاوەکەم یا ئاکام تۆ تەرجومان بووی چاوەکەم هەر متەرجیمی خۆ بوویتە ئەوە کردەیە چی داوا بەسەرم کەشوفشەوە لەگەڵ پاڤڵ و ڕەسم گرتن و بێنە بەڕە ئاواتان لێکن بە کاتان هێن ئەو پارەیە کە ئەتانەنێ و ئەوەشی کە ئەیدزن ناهێڵن بیخۆن ناون بەگەوتان چێتە خوارەوە مەبن بە پیاوی ئەمانە تێن هەڵن چەکەکانتان دابنێن بڕۆن دوورکەونەوە لە کۆماندێتی و لە دژە ترۆر و لەم بابەتانە وەڵڵا کەس پێی ناخۆش نییە کە ئێوە کوژێن با باش بیجانن ئەو خەڵکە مجامەلەتانەکا کە ئەڵێ وەڵا ئاکام کوڕی چاک بوو وەڵا فڵان کوڕی چاک بوو وەڵڵا کوڕی چاک نابێ بە دەستگای دژە ترۆر کوڕی چاک نابێ بە کۆماندۆ کوڕی چاک نابێ بە ئاسایش والله ئینسانی عقل لەو کە لەسەریا بێ نابێ بەم چەکدارانە کاکە ئەمانە چەتەن ئەمانە پیاوتان پێکوژن لەبەرەوە دوای ئەمانە مەکەون چەکەکانتان دانێن بڕۆن بەلا ژیانێکی شەرافەتمەندانەوە مەبن بە پیاوی قوبادێک مەبن بە پیاوی پاڤڵ مەبن بە پیاوی شاناز و لەتیفە بەنداودست ئەمانە کەی پیاون ئەمانە کەی ئینسان ئەمانە مەبن بە پیاوی کەس مەبە بە پیاوی مەسوور و نازانم منسووری چێ ئالەم بابەتانە بڕۆ باوەرتانە بێ نان نەبێ بیخۆن بەڵام شەرافەتمەندانە بژین بەم دوربین و بەم عینەکە ڕەش و بەم جبوج بەخانەوە لێت خۆتان لە نەبێ بەشت ئاتان کوژن ئاکاممان بینی کە چۆن پاڤڵ دای ئەنا و ڕسمی لەگەڵا گرت و بڵاویە کردەوە ئەوە لەگەڵ فەرماندا ئاکامە ئەوە لە دوای شەئاوە کوشتیان و تەواو یا هاوکار لە هەولای لە هەولێر چی نەکرد بۆ جەلالیەکان و بۆ بنەماڵی تاڵەبانی لە دوای تەسییان کرد مرادکانی کوردەی کاکەم هەموو تەمەنی سەرف کرد بۆ جەلا تاڵەبانی بۆ یەکێتی لە لەزان لە ماڵی لاهوری شێرزێنگی دانیشتووە کەچی ئەڵێ ئەگەر کوڕەکانی تاڵەبانی ئێستا بێن بۆم تەقەیشم لێکرد من تەقە لەوان ناکەم لە بەڕێی کوڕی مامچەلالن بەڵام لە دواییە ئەوان ڕۆشن مرادکانی کوردەیان بێشەرەفانە شەهید کرد لەبەرەوە ئەمانە بێقیمەتن ئەمانە کۆمەڵە سەرسەرین خۆشەویستانی من ئینسانی سەرسەری نابێ ئینسان دوای بکەوێ عەزیزانی من نابێ بەڕاستی لەبەرەوە من هیوادارم هەموو ڕەفیقەکانی ئاکام ئەوانەی دژە تیرۆرن ئەوانەی چێشێ ئەوانە واز بێنن بڕۆن بەلا ژیانی خۆتانەوە ئەمە کۆتایی پێهاتووە ئایندەی هەر هەمووتان وەکو ئەو زوهەیرە ئەبێ وەکو ئاکام ئەبێ لە دواییە هەمووتان ئاوا ئەکوژێ لە ناو ئەچن ئیتر کەیفی خۆتانە مهمە من پەیامەکەتان پێڵێم ئێوەش عاقڵ بن ڕاستگۆیانە بڕۆن بەلا ژیانی خۆتانەوە و دوای ئەم چەتە و دز و بێحرمەتانە مەکەون بابە پاڤڵ ئەڕوا بۆ دوبەی بۆ لای کچێکی ئینگلیز وەکو چی وایە بە هەر قسە نەکەم ئەڕوا بۆ لای ئەو مانگانە ملیۆن دۆلاری ئەیاتێ باشە هەموویان خەریکی شەوی سوور و خەریکی مەشروب و تریاک و دەرمان و ڕابواردنن ئێوەش ئایان بەکوش دوای ئەمانە مەکەون ئەمە ئەسڵی مۆزوعەکە پێم باسکردن لەم قسانە بترازێ هیچ شتێکی تر لە ئارەیە نییە و ئەوەی کەوتم ئەوە ڕاستیەکەی تیرۆرکردنی و لەناوبردنی ئاکامە و ئاکام زیندوو نابێتەوە وەسعی خراپە زیندوش بێتەوە نابێتەوە بۆ ئاکامی جاران ئەوە من و ئەمەش ڕۆژگار وەلو ئەویش کوڕی خەڵکە بەڕاستی من حەز ناکەم کوڕی هیچ کەسێ بکوژێ و خوێن لە پەنجە هیچ کەسێ بێن بەڵام قسەیەکەیە ئەڵێ ئەوەی سنگ بخوا سنگیش ئەکوتێ تۆ پیا و کوژە هەرو کوژنەوە کاکەژیان تۆ دزی بکە دزی لێکرێتەوە تۆ تعدا لە خەڵەکە تعدا لێکرێتەوە خۆ لە هەش گۆشەیەکی ئەم دنیاە بگری خودایەک هەیە تۆڵە لێکاتەوە بەڕاستی تۆ ناتوانانی لەمە دەرباز بی تۆ کاتێ دایان دایک ئەگرینی کە ڕۆڵەکەنە لە ناوەبەی دایکی تۆش دەبێ بگری ئایا خۆمەشتێکی عەجیب نییە ئەمە ڕاستیە تۆ جەرگی دایان دایک و خوشک ئەسووتێنی جەرگی دایک و خوشی خۆشی ئەسووتێ ئەمە واقعە ئەمە ڕاستیە هەو کەسەی کە چەک هەڵەگرێ بۆ دژە ترۆر دەستگای زانیاری بۆ نازانم چێش و ئەلەم بابەتانە بۆ کۆماندۆ ئەمانە کوڕانی خەڵکە کوژن ئەشکوژێنەوە تەواو ئەمە ڕاستیەکەیەتی ئەوەیشی کە مجامەتە لەکە بەداخەوە و پێم ناخۆش بوو ئاکام نوێژیە کردوشی ئەلەم بابەتانە هەمووی درۆ کرد قسە لە ڕازە من ببیسن بەخوا هەموو کەس پێی خۆشەکە ئێوەتان لێ بەخوا دراوسێکە پێی خۆشە بەڵام مجامەتەکە کە ئێوە کوژێنە ناوچکە ئێوە خەڵک بە تەعدا چیتان نەزانێت کاکە بە چەتە و دستان ئێوە دیفاع لە ناحەقی ئەەکەن دیفاع لە قوباد ئەەکەن دیفاع لە پاڤڵ ئەەکەن کۆماندۆ و دژە ترۆر و زانیاری و چۆچۆ ئەمانە بۆ پاراستنی خەڵکی کوردستان نییە بۆ پاراستنی پاڤڵ و قوباد و شاناز و ئەو سوچەتانەیە تاو اینجا ئەس مەسەر بابەتێکی تر خۆشەویستە گوێ بگرن ئەم شەو بابەتی باشمان لێیە
لەماوەیە دوو هەفتەیە بەر لە ئێستا دوو ڕۆژنامە نووس بە ناوەکانی سەرتیپی وەیسی و ئیبراهیم عەلی هاتن بۆ سلێمانی. چۆن هاتن بۆ سلێمانی؟ با بۆتان باسە لە کاتی خۆیان من لە سەفەر بووم لە بریتانیا بووم بۆ یەکە ئەم لایڤم دوا خست و ئەو کاتە کۆمەڵی مۆزوعی تاتە پێشەوە باسی ئەوانە کرد بۆیە باسی ئەوم نەکرد. ڕاستیەکەی ئەوەیە کە مەریوانی حاجی جەمال لەگەڵ عەلی حەمە ساڵحە ئەمانە ڕێکەوتنێکیان هەیە کە بە ناوی ڕیکلامی بازرگانیەوە کە لە چەند جێگایەک ئەم مەریوانە خەریکی شوقە و ئالەم بابەتانەوەیە ڕێکەوتنێک ئەکەن کە ئەم دوو کەسە بێن بۆ سلێمانی بۆ ڕیکلامکردن بۆ پرۆژەکانی مەریوان کە مەسەلەی شوقە و فێلا و چ ئەم بابەتانەیە. بەڵام مەوعیدەکە پیلانی قوباد و شاناز بووە لە ڕێگەی مەریوان و عەلی حەمە ساڵح ئەوانەوە کراوە. من نازانم عەلی تا چەند لەو مۆزوعانە بە ئاگاییەوە کردوێتی بەڵام لە هەر حاڵە تایەتی هەوڵیان داوە ئەم دوو کەسە کە ئێستا لە هەولێرن بێت بۆ سلێمانی بە ناوی ئەم مەسەلەی ڕیکلامیەوە بۆ ئەمە هەرکەیەنە سلێمانی دژە ترۆر ئەیانگرێت ئەیان خاتە زیندانەوە. ئەم دوو نەفەرە ئازارێکی زۆر دراون بە تایبەتی ئەڵێن ئەم یەکێکیان کە ناوی هینە کە ناوی ئیبراهیمە بابەتی نووسیوە لە پێنجەمی ساڕۆژ جەلات تاڵەبانیە یا پێشترە جەلات تاڵەبانی ناوە بە جەلادێکی سیاسی. لەسەر ئەمە قوباد تاڵەبانی ئەم دوانەی گرتووە. چۆن گرتوونی؟ لە ڕێگەی مەریوان و لە ڕێگەی ڕیکلام و لە ڕێگەی ئەمانەوە ئەم دوانەی ڕاکێشەوە بۆ سلێمانی و لێ دژەتۆر گرتوونی و بردوونی بۆ زیندانەکەی خۆیان. من مەریوان لەبەرەوەی کە شەریکی قوباد تاڵەبانیە لەو کار و کاسبی و پرۆژانەیە کە بەشی زۆری هینی قوباد تاڵەبانیە و ئەم سەرپەرشتیەکە لەگە خەڵکانێکی ترە بە هەر حاڵ قسێکی ئەو تۆم نییە. بەڵام عەلی حەمە ساڵح چیەکە لە میاریە بەڕاستی من لەوە تێناکەم. هەتا کە ئازاد ئەکرێن ئەدێن دەستی عەلی حەمە ساڵح عەلی ئەیان باتەوە بۆ ماڵەوە ڕسمیان لەگەڵا ئەگرێت چا ئاخۆن بڵاوی ئەکاتەوە و شانازین ئینجا ئەیان بنەوە بۆ هەولێر بۆ لای کەس و کارەکانیان. وێنەکەمان بینیوە کە لە ماڵی عەلی حەمە ساڵح گیراون. من لەمە تێناگەم عەلی حەمە ساڵح لە میاریە چیەکە بەڕاستی. تۆ ئەندامی پەرلەمانی کە حاجی عەلیجیان قاچی خۆت بۆ ئەخیتە ناو ئەم یاریە مخابراتیانەوە بەڕاستی چ ڕەبتی بە تۆ هەیە؟ تۆ ئەخی چێ بەڕاستی بەمە؟ ئەمە کەی کێشەی تۆیە. دژە تیرۆر کە ئەمانە ئازاد دەکا بۆچی ئەیاناتەوە بە تۆ؟ بۆچی لە ماڵی ئێوە ئەبن؟ بۆچی لە دوای کە تەسلیمی تۆیان نەکەن؟ مەسەن تۆ چ ڕەبتێکە بە مۆزوعەوە هەیە؟ لە یەکەم دەقەیشەوە کاک عەلی ئاگاداری گرتنی ئەم دوانە بووە. هەر ئەم کاک عەلیە پێیژێکی هەیە بە ناوی دۆست. خۆشەویستان دۆست ئەدمینەکەی ناوی کاروخە دژە تیرۆرە. ئێستا ئێوە بڕۆن سێری ئەو پەیجەی دۆستکەن هەمووی پێ هەڵدانە بەوە هابوو بە دژە تیرۆرە پۆستەکانیان. من لە کاک عەلیە پرسم ئەم پەیجە هینی تۆیە؟ گومانی تیانێ بەڕاستی و ئەم کاروخە کە دژە تیرۆرە ئەدمینی تۆیە. ئێمە ئەیناسین بە شخصی بە دەموشاژ ئەیناسین. پێم بڵێ بزانم تۆ ئەم پەیجە بۆچی خستە لە خزمەتی عەلی هینەوە عەلی ناوی چییە وەهاب ئانەوە باشە ئەم کاروخە کە ئیش بۆ وەهاب دژە تیرۆرەکە بۆچی ئەدمینی تۆیە لەو پەیجەیە بەڕاستی؟ ئەمە ڕاستی نەیە خۆشەویستان. بۆیە ئەم دوانە دوو ڕۆژنامە نووسە دژی مامجلال قسەیان کردووە و پاڤڵ و ئەینە قوباد و شاناس لە ڕێگەی مەریوان و ئەمانەوە هێناوانی بۆ سلێمانی لە سلێمانی گرتنیان و زۆر ئازاریان داون. ئەمە ڕاستیەکەیتی. محەممەد هەورامiyەکەیە خۆشەویستان چەندە هەندێک کەس هەن بەڕاستی بۆ ئەوە ناشێ شەقیشیانتی هەڵبەم من بەڵامی تر ئەڵی ڕۆژگارە بەڕاستی یەنە پێیتە پێش بێ ناویان بەری ئەگەنە حەمە هەورامی چیە تا من بێزم بێ ناوی بەرم بەڕاستی. ئەم محەممەد هەورامیە لە یەکەم دەقیقەیەوە ئاگاداری گرتن و زیندانیکردنی ئەم سەرتیپ و برایمە بووە خۆشەویستان. خۆی جەلاد بووە بەسەریانەوە. باشە ئەم برایمەیان بە تایبەتی کە پەڕۆکەی سەرچاوی تۆزێشن ئەبێتەوە وەلحاڵ و دوای کەسێ ئێوە بۆیتن کاتەوە لە یەک لەحزەیە هەم عەلی ئەبینێ و هەم محەممەد هەورامی ئەبینێ خۆشەویستان. خۆیان لە ژیانە ماون ئەگەر دوێرن قسە بکەن ها کێسە لە هەولێرن هەم سەرتیپ و هەم برایمیش بەڕاستی لە ژیانە ماون بۆ ڕاست و دروستی قسەکانی ئارام ئەحمەد هەردووشیانی بووە. بۆیە ئەم حەمە هەورامیە چەکلێکی مشەخۆری
کە بەسروش سەگی بەردەرگای هەر کەسێکە تیکێ نانی باتێ بەڕاستی تلکی بۆ لەقێنێ سەردەمانی ئەمە پیاوی لاهوری شەڕجەنگی بوو پارەی لێوەرەگرت و وەکو سەگ بۆ خۆی کلچی بۆ لەقان هەرکە لاهور گلۆڵی کەوتە لێژی بوو بە پیاوی پاڤڵ و ئێستا ڕۆڵی ترۆریستێک ئەبینێ بە ناوی مەسیح ڕۆژنامە نووسیەوە و پیاوی وەها بوو پیاوی پاڤڵ و ئالەم بابەتانێ و بۆ خۆی ئەژێنێت ئازیزان هەزار جار بە ئێوە وتووە ئەوەی کە زۆرترین زەربەی لە مێژووی ئێمە و ئازادی خوازان ناوە ئەم قەڵەم خوێڕێنن بەڕاستی ئەم قەڵەم بەدەستانن ئەم بەناو میدیاکار و نووسەر و شاعیرۆکە و ئەنم بابەتانەیە ئەمانە بەڕاستی ئەوەیان کردو پاشان هەر عەلی حەمە ساڵح بە ناوی تەعاهود و بەڵێن نامە ئەیبا بۆ سەرتیپ و برایم و ئەوانش ئەسا پڕی بکەنەوە واژەیەکەن کە ئیتر قسە دژی دژەترۆر و یەکێتی ناکەن بەڵام ڕازی نەبوون و پێم وایە واژوێن نەکردو ئەمە حاڵەکەی ئێمەیە خۆشەویستانی ڕۆژگاری ئێمە بووە ئابەم گەجەر و گوجەرانەوە کێ نازانم حەمە هەورامی و شێ لە بابەتانەکە ماڵی ئەو حەمە هەورامی خۆی لێ شەقی وەشانوە لەو ڕۆژنامە نووسانە کە چیان بەستەوە بوو ئەم ئازاری یاون ئەم ئەشکەنجەی یاون ئەم سوکاتی پێکردوون سەری بەشەری چۆنە کاکە سەری ئەم هەموو دزو درۆست و ساختە چیە بە ناوی قەڵەم و بە ناوی پێیجی نازانم ژیان و پێیجی ئەلەم بابەتانەوە خەلسەر قاڵی ئەم کارانە باشە ئەوەیە باوەڕکەن هەمووی ئەمە ڕاستیەکانە ئەسمە سەر لەتیف ڕەشید کە وەکو لە ڕیکلامەکە وتومە بۆشی پێی ئەڵێن لەتیفی شێخ جەمالی خەزێنە ئەزیزان ساڵی شەستەکان باوکی ئەم لەتیفە کە مۆزەف ئەبێ لە خەزێنەی دەوڵەت لە سلێمانی بۆیە پیانە شێخ جەمالی خەزێنە ئەو کاتە قسەکردنەکان بۆ جۆرە بووە لە خەزێنەی دەوڵەت هابووە لە سلێمانی ساڵی شەستەکان وێنەی بڵاو بۆتەوە لە ڕۆژنامەی ئەو کاتەیە کە ڕۆژنامەکە لە ئەشیفا هەیە کە ئەم جەمالە دزی کردووە لە خەزێنەکەی دەوڵەت باشە دزی کردووە یعنی ئەم لەتیفە باوکیشی هەردز بووە خۆشەویستانی بن لەتیفی خەزێنە وەکوتم لە شەستەکانە ڕەسمی بڵاو بۆتەوە کە دزی کردووە لە خەزێنەی دەوڵەت لە سلێمانی جا کەسێ باوکی دز بێ لەتیف ئەبێ چی بێت لەتیفی چیش ئەو گەلحە و گێژوێژە خۆشەویستە بینیتا بەسە فەرشەکە ئەڕوا ڕێک ئەڵەی گوێ درێژە هەر ڕێک ئەڕوا حەقی نییە لا ناچێ بەسە فەرشە سوورەکە بڕوا ڕێک لا ئەیە ملی پێوەنەوە عینەن گوێ درێژ باشە چکە فڕی بە دنیاوە نییە جا خۆشەویستانی من ئەگەر عێراق کەلاوە نەبێ توخوا لەتیف و فواد مەعسووم ئەبن بەسەرۆکی ها ئەگەر بەڕاستی کەلاوە نەبێ ئەکرێتەوە بڵێ لەتیفی شێخ جەمالی خەزێنە سەرۆک کۆماری عێراقێکی کەلاوەیە لە ڕاستیە عێراقێکی وێرانەیە قسەیش نازانێ ئەم کابرێ قسە نازانێ باشە دائنیشن لە بەغدا قسەی لەگەڵاکەن ئەڵێ بەتەماین بەرنامەمان هەیە و بەتەماین بەرنامەی کار و کاسبیشکە بۆ کار و کاسبیشۆ لەگەڵ شانازە شاناز هەرچی نۆکردێ بۆ بنەماڵەی بازانی کردی لە دواییە تەنها بۆی مێرەکەی بێ بە سەرۆکۆمار بۆچی سەرۆکۆماری بۆ کار و کاسبی بۆی دزی بکەن بەڕاستی ئەم 4 ساڵە ئەو شانازە قرچۆکە 4 ملیار دلار ئەدزێ لە بەغا دڵنیا بن لەوە ئەگەر بڕکە هیوادارم کە بڕ ناکات ئەی دزن لەبەرەوەی ئەمانە بەس بۆ دزیشن بۆ بەغا بۆ شتێکی تر نییە بەڕاستی وەیە ئەگەر عێراق کەلاوە نەبێ لەتیف یا فواد مەعسووم نابێ بە سەرۆکۆماری ئەوە کەلاوەیە بۆیە ئەوە زێرا بە عێراق بۆیە ئەمان نابن بە شت تێیدا ئەگەر ئەگەر عێراق بەڕاستی دەوڵەت بێ و دەوڵەتێکی مثلا سیستەمی بێ وڵای لەتیف نابێ بە سەرۆکۆماری گەمژەی واشیەکە ئەڵێن بواتە بە سلێمانی ئەوە هاتووەتە بە سلێمانی بۆ ئەوەی کە بتوانم سڵاو بکەم لە بەڕێزان و لە خۆشەویستانم بکە بە گەمژەی وە نەخۆت فڕی بە دنیاوە نییە کاکە ئەم شێت و شبرە چیە لە خۆ دەیتە خۆ قسای کاکە بەنداو دزەکەم باس کردووە بەڕاستی بەنداو دزە باوکیشی دز بووە بەڕاستی بە خۆشەویستانی ئەمە ڕاستیت بەرنامەی کار و کاسبیمان هەیە بۆ کار کاسبی لەبەرەوە من پێشووتر باسم کرد کە لەتیف چۆن بوو بە سەرۆکۆمار زۆر پێشیش باسم لە مۆزوعە کردووە تەواو لەبەرەوە کە لەتیف ئەگەر پارتی خۆی فاسڵ میرانی بناردایە ببوایە بە سەرۆکۆمار بەقەدەر لەتیف پارتیانە ئیشی ناکرد لە بەغا خۆشەویستانی ئەوە ڕاستیەکەیتی من لەوە زیاتر کاتان ناگرم خۆشەویستانی من ئەوە ڕاستیەکانی ئاکام بوو
و ڕاستیەکانی ئەوانەی تر کە باسم کردی ڕۆژنامە نووسەکان ئەمانە هەمووی حقایقە و ئاکام تەصفیەکرا و ناو سیارەکە تیەنتیان بۆ داناوە و ئاوا کوشتیان و لە ناویان برد ئێستا لە خەسەخانێ و ئیتر بزانێکین ئایندەکەی بەرەوچۆ ئەڕوا بەرەوچۆ مل ئەنێت جا من کارم بەسەر ئەوە نییە تیەنتیەکە چۆنە ڕەنگە یەکێتی بڵێ بە نمونە بڵێ تیەنتیەکە هەر خۆی تایە بۆ هەڵەیان کردو دەستکاریان کردو تەقیوەتۆ پێیانە ڕەنگەوا بڵێ سبێنێ بەڕاستی بەڵام لەوە دڵنیاتانەکەم کە ئەم مەوزوعە دوور و نزیک عیلاقەی بەسەر داعش و تەقینەوە و ڕۆیشتن بەسەر لوغم و نازان ئەمانەیە نییە هەرچێک گوێ لە ناو سیارەکەی خۆیان نەبووە تەقیوەتۆ پێیانە و ئەوای دەکردنەوە کورت و کرمانچی تەصفیە حسابات لەبەرەوە دووبارە سەدبارە پێشەوەی قسەکان تەواوکەم داوا لە هەموو ئەو گەنجانەکەم دوورکەونەوە لەمانە بەڕاستی عاقبەتی لەتیفە بەنداودز و شاناز و کچەتیوەکەی و کوڕەکەی و قوباد و پاڤڵ و ئەمانەی خۆن بۆ خۆتانەن بەکوژیەوە بۆ ئەمانە کاک لە پێناوی چییە؟ ئەم چەکە قۆڕشی کە نەشانتان و عەلە ساڵە من و دەستکەشەکەن دەستان و ئاوای بێکەن بەڕەشی و عەلە ساڵ زۆر مهمی من و کۆرە بە دانیش بدەدی خۆتانەوە کاک مناڵی نەکبەت ئێستا و کوڕەکە کوژامێتەکەم لە بۆ کەرکووکە بۆ کوێ ئەخی کوڕی نەکبەت تۆ بۆ دوای ئەمانە کەوتوی بەڕاستی بۆچی دوای ئەمانە کەوتوی بۆچی ئێوە خۆتانەن بەکوژ کاک باوەڕکە یەکێتی هیچی بەسەری چۆن نەماوە هیچی بەسەری چۆن نەماوە کاکەژی تەواو مەگەر ئەوەیە ئەم دەستگایی کە ئێستا هەیە لە سلێمانی ئەمەی کێشەر ناجی سەرپەرشتیەکات ئەویشی کە لە گەرمیان بووە کە ئەم تەقینەوەش ئەم کوشت نەبووە وەکو پێم وتن جەلال و هیوای مدیری ئاسایش هیوای مامۆستا ئەحمەد لە کەلار بوون کە ئەو کوشتنەی دوێنێ ڕوویاوە خۆشەویستان هەمویان ئاگادار بوون کاکەژیان بە بەرنامە و ئەوانە هاکرێت تەواو ئەم هێزانە ئەبێ هەڵوەشن خۆشەویستان ئەم دژە ترۆر و ئەم دەستگای جەلالی شێخ ناجی و ئەم ئاسایش و ئەمانە عەزیزانی من بۆ پاراستنی خەڵکی کوردستان نییە ئەمانە بۆ پاراستنی سامان و پارەی پاڤڵ و قوباد و شاناز و ئالەم بابەتانەیە ئەمانە کۆمەڵێک کرێکگرتن ڕەبتیان بە خەڵکەوە نییە بەڕاستی کۆمەڵێک دز و جەردە و مافیا عاقبەتی یەکە کوشتن بەڕاستی تەواو کورت و کرمانچی خواتان لەگەڵ خۆشەویستان هەر ئەو نەم هەبوو من هیوادارم کە پەیامەکەم بە هەموو لایەکتان گەشت بێ خواتان لەگەڵ بێ خۆشەویستانی بێ